لە نێوان دانەر و ڕەیاندا. دانەر ئەو منداڵە دەمانگەی کە لە هەولێری پایتەخت بەهۆی دروستبوونی لافاو لەگەڵ خۆیدا بردی و بووە پەپولەیەکی بەهەشت. بەڵام هێندەی منداڵێکی مەغریبی بە ناوی ڕەیان کە کەوتوبووە ناوبیرێک جیهان گرنگی پێنەدا. بۆچی؟ ئایا هەردووکیان دروستکراوی خودا نین؟ یان هەر دەبێ ڕۆحی منداڵی کورد بە کەمتر سیر بکرێت لە چاو ڕۆحی ئەوانی تردا؟ خدا هەموو مرۆڤایەتی بە یەکسانی دروست کردووە. تەنیا ڕادەی تەقوا و نزیکبوونیان لە خوداوە جیایان دەکاتەوە لە یەکێکی تر. مەگەر سەرکردەیەکی بەهێزی وەک سەلاحەدین کە پێش خۆمان عەرەب شانازی پێوە دەکەن کورد نەبووە؟ ئەی بۆ دەبێت مەرگێکی هاوشێوە هێندە کەمتر سیر بکرێ. تاوانبار لەم شوێنەدا ڕاگەیاندنی کوردیە. ڕاگەیاندنی کوردی هێندە گرنگیاندا بە ڕووداوەکەی ڕەیان نیو هێندە گرنگیان بە جگەرگۆشەکەی کوردەکەی خۆیان نەدا. تەواوی ڕاگەیاندنی کوردی سەرقاڵی سات بە ساتی بەدەمەوەچوونی ڕەیان بوون. بەڵام جگە لە ڕۆژی لافاوەکە هیچ گرنگیەک بە دۆزینەوەی دانەر نەدرا لەو کاتەدا. بەڵکو لە پاش تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر دیارنەمانی دانەردا ئینجا هەستان بەگەڕان بە شوێن تەرمی دانەردا. کەواتە ئێمەی کورد بۆ دەبێ هێندە خۆمان بە کەمتر سیر بکەین لە چاو ئەوانی تردا. تاکوکەی ئێمە بیر لەوە ناکەینەوە پێشەوەی کورد بین ئێمەش مرۆڤین وەک هەموو مرۆڤەکانی دنیا. بۆ دەبێت ڕۆحی ئێمە نرخی کەمتر بێت لە ڕۆحی ئەوانی تر. مەگەر ئەوە نییە ڕۆژانە بە سەدەها و هەزارەها لە تەرمی ئازیزانمان لە دەریای ئیجە و ئاوی بەریتانیاوە بۆ دەنێرنەوە. ئەی بۆ هیچ ڕاگەیاندنێکی جیهانی و لۆکاڵی نیو هێندەی کەسێکی دەرەکی گرنگی پێ نادەن. ئێوە پێمان بڵێن دەبێت تاکوکەی ئەمە بەردەوام بێت.